بوجا 2018 لهولا پارلمان عراقی خواندنا ایکی بوهاتا کرن ولداویه سنة و کرد و چند لایانین شیعان نرازی بونیا خول سر برا بوجا سالا دهاتی در برین. المحافظات المنتجة للنفط پارێزگەهên berhemhênerên neft û gazê ku vê bûcê vedhewînet Pitir ji 90 sedê ji parêzgeha Mîsan û Besra û Zîqar e. Lê mixabin ev parêzgehe mafên xwe ji vê bûcê wernegirtîne. Eger ev xalan nekevne nav bûcê de em xelk û nûnerên van parêzgeha dengê bû bûcê nadeyin. سنة رادگاهینن که حکومت عراقی آوارا و ضررمندین شر داعش پشتگوی خستینه و اگر برا بوجه هاریکاریا وان تیدا نبیتن دبتوندی ایدانا برگهن ویکن. ما داخواست کرد که هن خالن تایبەت هبن جبو کسین که هر تش جداز دایی اگر اف خال نبن امی پروتستو بکن امی جو حکومت داخواست بکن و فشار بدین سر وی که بندک هب جبو پیشکشکرین آلیکاریان جوان کسان را اندامک فراکسیونا پارتا دموکراتیا کردستان رادگاهینیتن که حکومت به وگریانوان بو آلیان کردستان بوجه خملاندینه لورا که ماسیانوی بزرر سر کردان تیتا هجمارتن. ڕێژەکە ڕێژەیەکی وەهمیە ڕقەمەک دیار نییە بۆیە یاسای بودجەمانای دانان و داڕشتنی ژمارەیەک بۆ هەر دانیشتوانێک بەڵام ئەو ئێستا هەستاوە ئەو ڕێژەی نەهێشتووە لە خۆیەوە بەبێ ڕاپرسی لەگەڵ کورد بەبێ موافقەی هیچ لایەنێکی کوردی بە بڕیارێکی یەکلایەنە لەلایەن عەبادیەوە دەرچووە. بۆچوونیان فراکسیۆنیان یەکەتیان نیشتیمانیا کوردستانی لەسەر بودجێ دیار دکن که خملاندنا 12.6 بۆ هەرێما کوردستانیان نەیاسایە ئەژبەر و سەرژمێری نەهاتیە کرن لەوڕە کورد بێک ڕێزیڤە بایکوتە ڕێنوشتنێن پەرلەمانە دکەن. کوتلە کوردستانیەکان بەگشتی مقاتعەکەن ناچنە ژوورەوە لەبەر ئەوەی پشکی هەرێم لە 17% کراوەتە 12.6 ئەمە حاڵەتێکە کە قبول ناکرێت لەم کاتە بەبێ ئەوەی سەرژمێری نەکرێ بە پێی دەستور دەبێت سەرژمێری بکرێ دوای تا سەرژمێری نەکرێ دەبێت 17%. بۆجا 2018 بلەنگی گەشتە پەرلەمانە عێراقی لێ زۆربەی لایەن و فراکسیۆنیان پەرلەمانێ ناڕازیبوونیا خۆ لەسەر بڕگەهێنوێت دەربڕین وەلدووردا دووسەیا بۆجێ هاتە داخستن و بۆ حکوومەتە عێراقی هاتە بە بەگەڕاندن لە بەغدا نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.